لە گۆرێک و ڕۆژنامەکە بەریتانی دە راپۆرتەکەدا بەڵاوکردە بە سەدان خۆکوژ و 4,000 چەکدارên ڕێخستنا تیرۆریستیە داعشێ خواژە بۆ بەرەبانیە دبەر باژارۆکێ هەجینی ڕۆژهەڵاتێ سووریەک و دەکەوێ سەرسنووری عێراقیدا ئامادەکردنا. ڕۆژنامەیە ئەندیبندت یا بەریتانی دە راپۆرتەکەیدا ئەماژە بووێ چەندێ کرد کۆ باژارۆکێ هەجین داوین بنگهێن داعشیە لە سووریێ شەرێوی باژارۆکی پشتیوێ چەندێدێک و ساڵێک بەسەر کۆنتڕۆلکردنا باژارێ مووسڵێ لەسەر دەستێ هێزن عێراقی بە پشتەوانیە پەیمانیان ناودەوڵەتی یا دژی داعشێ بە سەرۆکاتیە ئەمریکا دەرباز دەبێ. هەروەها ڕۆژنامەیە داخویاکردن و ئەو چەکدارên داعشێیە لێ باژارۆکێ هەجین دمێنن دەمدەم ئێریشی چەکدارن ڕژێمە ئەسەد دەکەن و دەدەمە نەهادەژی ڕووبارێ یەرمووک لێ پارێزگەها دێرە زۆرێ دۆر پێچکردنا. ڕۆژنامە بەریتانی دەزانین و 200 زارۆکێ خۆکۆش لەوی باژارۆکی هەنە هەروەها 35,000 وڵاتیان سڤیل و 4,000 چەکدارن ڕێخستنا تیرۆریستیە داعشێ دوی باژارۆکی دەنا خۆش بۆ بەرەبانیکردنێ و پاراستنێژێ بۆ مەبارانکردنێ ئامادەکردنا لەومە تونەلێن کوور و دوور و درێژ کۆلانە. دە راپۆرتە خۆدا ڕۆژنامە ئەندیبندت یا بەریتانی ئاماژە بۆی چەندێ کرد کۆژمارەك ئەگەلک ژێ چەکدارên ڕێخستنا تیرۆریستیە داعشێ خۆش عێراقی گەهاندنە وێ ناوچێ و ئۆتۆمبیلên لەشکری و چەندێن کەسین کۆ دەزیندانێ دەبوون لەگەر خۆبرنا. هەروەها دە راپۆرتە ڕۆژنامە بەریتانیدا بەحساکارینên چەکدارێ داعشێ هەتیەکردن و نوویسیە کۆ ڕاستە ڕێخستنا تیرۆریستیە داعشێک و شکستنên یەک لە دووڤیەک بدەستڤە ئانینە لێ کاریە خۆجارێکە دیڕێک بخێ. داویدا ڕۆژنامێ داخویاکردن و نایە خویاکردن چەکدارن ڕێخستنا تیرۆریستیە داعشێ وێ شەر بکەن لێ ئەگەر و شەڕژی بکەن وێ مەترسیەکە مەزن لەسەر خەلکێ سڤیل و ژمارەیەوان 35,000 کەسە دوی باژارۆکیدا دروست بکەن.